کاتتان باش بینەرانی کورد کەنێکشن لە دەنجی ئەمریکا بڵاو دەکرێتەوە من محتەبەر شێروانی وجي جمن داخل شمو سلافن گرم جي بينرن كورد كونكشن را ديارينا د برنامه ايرودا روشا پنابران و داخواز جبو اكن جكرنا وان لولاتين روش آفا هەروەها دوو گەنجی کورد بەشداریان لە بەرنامەی وەزارەتی دەرەوە بۆ ڕاهێنانی گەنجان بۆ ڕێبەرایەتی کردووە میوانی کورد کۆنێکشنن. جواکا كردان لواشنطن و دوروبر هايفاريك روناك بيري ريخست كاميرا كورد كونكشن لودري بولي جاري امبري خوابدن رويدان جهاني. ئەمریکا راپۆرتێکی بڵاو کردوێتەوە لەسەرەوەی چۆن لە وەتای هێرشەکانی 11 سەپتەمبری 2001 بۆ سەر ئەمریکا CIA بە شێوازی توندی لێکۆڵینەوەی لەسەر تێرۆریستانی بەرگومان بەکارهێناوە. هەفدەم دگەل سەردانا وەزیری بەڕەوانیا ئەمریکا ژبوو بەغدایێ سەرک وەزیری عێراقی داخوازا پتریا هێزا عەسمانیە ئەمریکی دیکە ژبوو بێزکردنا کریارین دژی داعش. و دووشەممە شەو جارێکی تر خۆپێشاندان لە سەرانسەری شارەکانی ئەمریکا بەڕێوەچوون بە دژی بڕیاری ئەم دوایانەی دەستەی باڵای سوێندخۆران کە بە فەرمی ئەفسەرانی پۆلیس ئەوانەی پیاوی ڕەشپێستیان کوشتبوون تاوانبار نەکرد. صباحی چهارشەم ڕۆژە نەتەوێن یەکگرتیە یا مافی مرۆڤان گەلک ژێ چاودێران دەبێژن ساڵا 2014 خراپترین ساڵە زێدەگاویان بوو لەسەر مافین مرۆڤان هەلبەت شەڕ ژێدەرێ وان زێدەگاویان بوو و ژە پاروەرە شەڕ هەر گەرم دەبن لە جیهانێ. شەڕی نێوخۆی سووریا سەدان هەزار کەسی کوشتووە و زۆری بۆ میلیۆنها کەسیش هێناوە کە ماڵەکانیان بەجێبێڵن. کێشەکە عێراقیشی گرتووەتەوە. لە دەمێکدا هێزەکانی حکوومەت شەڕەوانانی ئۆپۆزۆسیۆنی نەرمڕێ میلیتانەکانی ئیسلامی و شەڕەوانانی کورد هەمویان بۆ هەریمەکە شەڕ دەکەن. سیف کراوشاو ڕاوێژکاری باڵا لە ڕێکخراوی لێخۆشببوونی نێونەتەوەی دەڵێت کۆمەلگای نێونەتەوەی دەبێت هێندێک بەرپرسیارەتی واستۆ بگرێت. بۆ ئەو کەم تەرخەمیەی کە کێشەی سووریا باشتر و زووتر بێتە گۆڕێ و بۆ ئەوەی بەڕاشکاوی بدوێن و چاودێری باشتری مافەکانی مرۆڤ بکرێت گوشاری پێویست بهێنرێت. هێزەکانی حکوومەتی سووریا کەڵکێکی زۆریان لەو بۆشکە پڕ لە تەقەمەنیانە وەرگرتووە کە بە هێلیکۆپتێر بەریان داونەوە خوارێ و هەزاران کەسی مەدەنیان کوشتووە. کێنیت ڕات بەڕێوەبەری چاودێری بەسەر مافەکانی مرۆڤ دەڵێت رووسیا وەک هاوپەیمانی سەرەکی سووریا دەبێت لە دژی بەکارهێنانی ئەو بۆمبانە دەنگ هەڵبڕێت. ئەو بۆمبانەی بۆشکایی ڕێگا بە داعش دەدات بڵێت کە لایەنی کەم پشتیوانی لە حکومەتی بە پشتیوانی رووسیا لە دیمەش دەکات کە لە هەوڵدایە لە ناوچەکانی مەدەنی داوان ئەنجام بدات. مۆسکۆ لە ڕێگای پشتیوانی لەشکری بۆ جیاوازی خوازان تەشەنا بە شەڕ لە خۆرهەڵاتی یوکراینە دەدات. نزیکەی 4500 کوژراون و نمونەی زۆری ڕەفاندن و ئەشکەنجەدانیش هەن. پاش سەردانێکی ئەم زوانە بۆ مۆسکۆ ڕاتکوتی دۆخەکە بۆی هەیە خراپتریش بێ. پێم وایە ئەوە سەقامگیری سیاسیە کە لە پشتی هەموو ئەو شتانەیە. بۆ دەترسم ئەوە تونتریش بێت لە دەمێکدا رووسیا بە دوای خوڵقاندنی ڕوودا و لە یوکراینادا دەگەڕێت ڕوبەڕووی هەندێک گرفتی ئابووری دەبێت. تەریکبوونی زیاتری مۆسکۆ وای کردووە جودابیران بە خراپترین شێوە لەوە تاکاتەکانی سۆڤێت سەرکوت بکرێن وەک ڕاست دەڵێت. ئەوەی کە هەموو ئەو شتانە زیاتر تەشەنا پێدەدات ئەوەیە کە ئەندازیارەکە بۆ سەرکوتی زیاتر لە گۆڕێدایە کە سەرۆک پۆتین پێویستێتی. چین لۆمەی لێ دەکرێت بە هۆی سەرکوتی خۆپێشاندەرانی لایەنگری دموکراسی لە هۆنگ کۆنگ پێشکەوتنی مافەکانی مرۆڤ بۆ دووە دەبات وەک ستیڤ کراوشاو لە ئامنستی دەڵێت. مافەکانی بنچینەیی وەک ئازادی دەربڕین و پێکهێنانی جەماوەری هەرحاشایان لێ دەکرێن. بڵاوبوونەوەی گروپەکانی میلیتانی ئیسلامی لە ئافریقا پێشێلکرانی مافەکانی مرۆڤ زیاتر دەکات. کوشتن و هێرشەکانی خۆکوژی لەلایەن بۆکۆ حەرام لە نایجیریا هەروە زیاتر دەبن. لە دەمێکدا هێزەکانی حکوومەتی نایجیریا بەسەر بڕین و ئەشکەنجەکردن تاوانبار دەکرێن. لە میسر چالەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن هیواکان بۆ خۆپێشاندەرانی بەهاری عەرەب تەواو دامرکاوە. بەڵام لێخۆشببوونی نێونەتەوەی لە ماوەی 12 مانگی ڕابردوو دوو دەستکەوتی سەرەکی لە شوێنی دیکە دەستنیشان دەکات. لە سریلانکا ئێستا لێکۆڵینەوەیەکی نێونەتەوەی سەبارەت بە کوشتاری ساڵی 2009 هەیە کاتێک دەیان هەزار مەدەنی مردن. هەروەها بەدیدی UNش پەیمانی بازرگانی چەکان هەیە کە بۆ ماوەی 20 ساڵان لە گۆڕێدایە و ئێمە هەوڵمان بۆ داوە. بەگشتی ڕۆژی مافەکانی مرۆڤی 2014 وەک بۆ بیرهێنەرەوەیەکی پێشێلکارەکانی بەربڵاو لە گەلێک لە بەشەکانی جیهاندا دەدیترێت. سەلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.
پرۆگرامی جیهانی خۆراک کەمانجی ڕابردووگوتی یارمەتی خۆراکی بۆ ژمارەیەکی زۆر پەنابەرانی سووریا ڕاگرتووە سێشەممە ڕایگەیاند ئەو یارمەتیەی دەست پێ کردوتەوە پاشەوەی پارەی پێویستی بەدەستگەیشتووە. ئەم ڕاگەیاندە ڕۆژێک پاشەوە دێت کە سی ڕێکخراوی یارمەتیدەر و ئیمافەکانی مرۆڤ داوایان لە کۆمەلگای نێونەتەوەی کرد کاری زیاتر بکەن بۆ چارەسەری قەیرانی پەنابەرانی سووریا. نزیکەی 4 میلیۆن خەڵکی سووریا لە ماوەی 3 ساڵ شەڕی ناوخۆدا هەڵاتونەتە دەرەوەی وڵات. زۆربیان لەبارەکی سەخت و دژوار لە وڵاتانی دراوسێدا دەژین بە قسەی شەریفە سەید عەلی ئی ڕێکخراوی لێخۆشبوونی نێونەتەوەیی. 95% جوان ئانکۆ 3.8 میلیۆن لە 5 وڵاتان تەنێنە. ئەوژی تورکیە، لبنان، ئوردن، عێراق و مسرە. بەپێی ئاژانسی کاروباری پەنابەری نەتەوەی گرتووەکان تورکیا میواندارەتی 1.1 میلیۆن پەنابەر دەکات و وڵامدانەوە بە پێویستیەکانی ئەم ژمارە زۆرە پەنابەرانە سەختی خۆی بۆ تورکیا هەیە. ئەم پەتاتایان خراپە ji cem dikandaran tînin û li malê ji bo zarokên xwe çê dikin. Ne hikûmet alîkariya me dike, ne jî rêxistinên alîkariyê. Eger hûn dişûna me de bana, hûn ê ji nêza bimrana. هەروەها عێراق کە خۆی قەیرانی ئاوارەکانی ناووڵاتی هەیە بەهۆی شەڕی گروپی تێروریستی دەوڵەتی ئیسلامی میواندارەتی زیاتر لە 280,000 پەنابەری سووریا دەکات کە زۆربەیان لە هەرێمی کوردستانی عێراقدا نیشتەجێ بوونە. لبنان میواندارەتی نزیکەی 1.1 میلیۆن پەنابەری سووریا دەکات. لەوێ ژمارەیەکی زۆریان بەربڕیاری ئەم دواییانەی پرۆگرامی جیهانی خۆراکی نەتەوەی گرتووەکان کەوتون کە گوتی بەهۆی قەیرانی بودجە پرۆگرامی ئەلکترۆنی خۆراکی بۆ ژمارەیەکی زۆر لە پەنابەرانی سووریا ڕادەگرێت. ئەم نزانن ئەوەی چ ببە پشتی کۆ دانا بۆنان هاتە ڕاوەستاندن. خۆدێ تەنێ زانە ئەوەی چ ببە. لەوی جیهی بێتری 300 کەس و 106 زارۆک هەنە. ئەوەی چ بسەرێوان وەرە ئەگەر بێ خوارن بمینن. دبەک و برچیبوون چێ ببە. ئەمێ تەف دە بمرن. خۆدێژی ئەو یەک نەگوتیە. ئۆردۆن میواندارەتی 620,000 پەنابەری سووریا دەکات. زۆر لەو پەنابەرانە بە هەموو شێوەیەک پشتیان بەو پرۆگرامە بەستووە. كيبونات هي مواد رئيسية. بۆنێن پەنابەران تشتێکی سەرەکەنە. بێی وان ژیانە پەنابەران بەردەوام ناکە. نەکار هەیە نەژی پەرە هەیە و پەنابەر کاربن پێ ژیانە خۆ دەرباز بکەن. هەروەها 140,000 پەنابەری سووریا لە مسر گیرساونەتەوە و نزیکەی 150,000 پەنابەری سووریا توانیویانە خۆ بگەێنە وڵاتانی یەکەتی ئوروپایی. زۆربەیان بە بەلەمی لە کارکەوتوو لە سەرانسەری دەریای مەریترانە گەیشتوونەتە جێ و باوەڕ دەکرێت بە دەیان هەزار کەسیان لەناو ئاودا خنکاون. کەمتر لە 200 پەنابەرانی سووریا لەلایەن پاژماوەی جیهان وەرگیراون. ئەمریکاش پێشنیازی ژمارەیەکی نادیاری شوێنی نیشتەجێکردنی بۆ پەنابەرانی سووریا داوە. پرۆسێسا حکوومەتە ئەمریکا ji bo pelandina xelkê gelekî dirêj dike, berî ku wan li Amerîka bicih bike. Heta niha ev yek bûye pirsgirêk ji ber guhîn kes neanîne Amerîka. Eger tu li welatên din binêrî wekû Rûsya, Japon û Çînê tiştek li wir jî peyda nebûye. Van welatan yek kes jî nebirine cemxwe. Heman tişt li ser welatên kendavê jî tê gotin. بەبەست لە کۆنفرانسی سێشەممە لەلایەن نەتەوەی گرتووەکان لە ژنێڤا ئەوەیە وڵاتانی تر قانع بکرێن پەنابەرانی سووریا وەربگرن. ئەمنەستی دەژڵێت نمونەی باش هەن. ئەڵمانیا 46,000 پەنابەری سووریایی وەرگرتوون بەڵێنیشی داوا 40,000 پەنابەری تریش وەربگرێت. سویدیش ژمارەی هاوشێوەی ئەڵمانیای وەرگرتوون. لا کۆنفرانسەکی ئەم دواییانە لە ئەڵمانیا کۆمیساری باڵای نەتەوەی گرتووەکان بۆ کاروباری پەنابەری ئەنتۆنیۆ گۆتێرز داوای کرد کۆمەلگای جیهانی دەست لە کارێک بدات. ئەو یەک نەتەنێ بەرپرسیا وڵاتین هەرێمەیە لێبەلێ ئەو بەرپرسیا هەموو جوواکە ناونەتەوەییە. زۆر لە وڵاتانی ڕۆژاوا بە بریتانیا و ئەمریکاوە بە $100 میلیۆن یارمەتی داوە. مانجی ڕابردوو نەتەوەی گرتووەکان ناچار بوو یارمەتی خۆراک بۆ 1.7 میلیۆن پەنابەری سووریا ڕابگرێت کە گوتی ئەوانەی بەڵێنی یارمەتیاندا بوو جێبەجێیان نەکردبوو. بەهۆی شەڕی ناوخۆی سووریا زیاتر لە 200,000 کەس کوژراون و نەتەوەی گرتووەکان مەزندە دەکات 6.5 میلیۆن کەس لە ناو سووریادا لە جێ و ڕێی خۆیان هەڵکەندراون.
هەوڵە دیپلۆماسیەکان کە بریتی بوون لە دوو گەڕی گفتوگۆی ئاشتی بە سەرپەرشتی نەتەوەیەگرتوەکان لە سەرەتای ئەم ساڵ بەڕێوەچوون بۆ کۆتایی هێنان بەم قەیرانە پێشبەچوونێکی ئەوە تۆیان لێ نەکەوتۆتەوە. و دوو خۆرتێن کورد بەشداری بەرنامەیە وەزارەتە دەرڤەیە ئەمریکی بوون ji بۆ ڕاهێنانە خۆرتێن نێفنەتەوەی ji بۆ ڕێبەراتیکردنی کورد کونەکشن میێڤانداریە بەریزان بەهزاد غانم نەزام و کادار شێخ موسکر. اون چه فێر بوون کاکادار ev alîkariya me dike dawam bêtir em bêtir fêm bikin bêtir karî bigihînin astê mesela governance mesela hukum rojava jî îro hîn dest pêkirî ha roj bi roj lê hîn jî di rojhilata navîn ti sîstemek hukmê rasterast gelekî xort nehatiye avakirin em bêjin ya wekt bê tecrübeya Kurdî tenê li başûrê Kurdistanê hîn ha him bi him jî rojava jî pê dest pê dike rojekê ji roja belkî bigihîn کێم جاران خۆرژی جێهێ خوا دەگرن دە ڕێبەراتیکردنەدا ئەزێ بم سەر بابەتی تو چی فێر بووی کاک بەهزاد؟ هێرە وەک نظام ینی سیستمی خۆ نیشامەکردن ئەو سیستمی خۆ تطبیق بکەن نەجاحەتێتینن وجا هەر قیادەکە بتن وەک من مثلا ئەس مدیر دایرە بم دەبێت سیستمی دایری ئەس تطبیق بکەم حتى أصلا نجاحت بينهم يعني الهيرا وتين نشامات كان بيجن أم هوصا شوت كين أم هوصا شوت كين أم هوصا شوت كين وأم تطبيق كين تنفيذ كين بس بداخل يعني الدفرة ما سيستمي هي بس تطبيق كيما ضعيفة کاکادار خۆرت تێن هێرە لە ئەمریکا بەلکی هەر گروپێکی بێتن لێرە لە واشنگتن ئەم دەبینن کورد دنافوان دەنا جێ خوا گرتیە ڕێبەراتیکردنا جڤاکا خۆدا راستی ڕێبەراتی نەتەنێ جهەکی دە سیاسی دەدەمینە ڕێبەراتی لە هزار جهی تمینە کار دەیە دمالباتێ دەیە ڕاستە دمالا خۆد مەرە ڕێبەراتیە دکە یا گرنگ چییە ئەو مەسەلا vêza nebûnê bigihîne astekê gomero pê kar bike bi awayekşî yanî ez bawerim dîsan dibên standardê ê internasyonal ê navneteweyî timî dibên goserê sedî deh ji programekî bi ser ket manayê fêde bin ê notê din jî wê pê bibihîzin wê di balawat bimîne ez bawerim jî dîsa wekte got gelek netimî jî kesê hêja digihê belkî kesin ji me hêjaytir jî hebin aniha gerek bihatan lê lê nehatin mere dîsa hêviyeke مرد به گوچه قاسیه او خالکه گوتنجی گوتشتکی نه دبین جیانا خود بلکه چتک جیانا واد بگهره بله کاک بەهزاد تو ئاگاداری تو هەندێک کەسا دناسیک و بەری نەهات ساڵتبووری دا هاتنە بدرێ چەند شوانە کەتنە کاری فعلیدا یعنی کو یان قازان ji vê bernamê wergirtî bin û ji bo li cihên xwe civaka xwe da bikar eynabin ڕاست ئەو ئەس دوو شخصات ناسم ئەوان هەردووە گوتیە منە کوم هاتینە ئەنی بەرز بمە بێدەرێ یەکجێ خێری ئیلیاس خێری بۆزانی مدیر عامێ کاروباری ئێزدیایە لە وزارەتی ئەوقاف وێدی غەسان سالم ئەو شک ڕئیس منەظەما زەهرەت نیسانە ئەس بێژم وان هەتا حەدەکی استیفادە لێ وەرگرتیە وەو شک ئەر میێوانێکی بێتن مثلا بێتێرە سەر شخصیەتایەت مینێتەکە تو بزڤری دوێت تو موضوع خو طوركي يعني تو بتشي روني بس بتسافر المال روني بيجي من وكر وصل استفاده جيناك يدبت افتش تبي تطور كرن تشتنا احياء مؤسسات تداش دوام كي انت منظمات تدا دوام كي دبت تطور كي دبت عندك كتاب خو استفاده نقلي ودر كي تاك كادر دیسان ام بین سر مسئله جواکی و کاچاوا خورد جواکی دا دکارار ریبربه یعنی ام دبینن گلک سیاست وان شارزا تایبت من دبیجن دبین خورد بکن جواکی تو دنها اگر بحثی روشا سوری بکنیم تایبت جی روش آوا کو شر گرانت دا چی دبا تو دبینی خوردش بلی مسئله شر کو گلک خورد طبعا خورتا شر دکن البته جبلی وانا خورد رولی خود دبینن باورم قالك درفت البيش هر كسي هي دو واروش الشر در روجاوا قالك اليكاري تيغ خواستن نتنج مروفين گو راشتي چك گرك هر کس بجي خرابه گل كربه باورم قالك هوال مهن تختورن دف جيانا خاقريان لدرفل اوروبا وغريان ايرون هالكوبانين اليكاري دكن باورم مرج كرب جهه خو کار اليكاريه بك يعني جو ايرو كردي سوري ام بين كردي روجاوا 5 مليون گجوا 5 مليون 3 مليون اورغانيزه چيب 3 مليون خورد سري صديجي 6 خورتن سري صدي 5 جنن بله
چقاسی اف کس ام دخوازن وک شار وک ارگانیزه ام بهتر ام دخوازن گو او انرژیا وا خورتا وا گنجا بکار بینن گو بهتر خورد بمین آلیکاریه بکن تنی مروف سیاسی ای تشتکی بخوازه ای گوتنه که دخوازک سیاسی بکه لوی دخوازا سیاسی چاو بگین بک پروژه از باورم تنی خورد تنیک بیکارن راب. بله کاک بهزاد تو اس دی بله و جه هرم کردستان عراقی دفر شیخان راست دفر شیخان قالك راستي إيريش داعش نبو لي باشكو بعزان وشنقال داعش كاري بولور زيانك مازن بقى خلقي وي نهار روشا خلقي تشاوي فان روجا جويدري هاتي راستي روشاوان خرابية بو خرابية مخابن وأوشك يعني سببتين نازح يعني آوارم دبيجين زيادة طاقة حكمتها زيادة طاقة منطقية يعني كان بين نفوسها دهوكي 1,200,000 تا 1,600,000 نوكا حاليا 2,000,000 نيفا يعني في يعني دقاد بيها جاء بان حالة شنو أفخل كما بن خيفات عدا قالك خيفشك ونخرزان وضعي دوكي جوي باران وبفر وصرما بداخل يعني قالك تشاوري على أساس أو بين كامبا بين وكرفانا عفوا بين هطانو إكش نهاتيا عندك يعني كم يعني راوس من قلتنا تاعي كي بيجي خرابيه برا خرابتر جاء افتشتكي قال لك نخوش تزعني خرابو بهزار عن زارو هاتن كشتن الجن هاتن روان نعاجي بهزار السري شي دمانه يعني دلطنگ دبا وقت قلتنا كوسا دبيسا كو نعاجي لهريم يجي وصا روشان خرابتر بجبر مثلا كو بنابرن چاره سري چي يعني خلق چد بيجاوي چي بكن چاره سري كم دويت منطقتوان بين رزقار كرن ابا يا دويت بشتنجي استفاده وضعي بكن نوضع لساب زفرتبا بتشتهات كرن كماسي هبون كماسيش ناحية منطقي هبون كشنجار كبعشيق بدخل شيخانش وش ناحية حكم كماسي تشاوى يعني كماسي مثلا أو خلكي منطقي تقاري طلبش حكمتي بكتن شي مباشر شي غير مباشر كو يعني مساعدة وامكن ناحية خدمات هذا ناحية أو منطقته حماية بكن يعني نوكا حسب معلومات مزانين وقت هجومي أنبار كرين نزيكي سيصدو هفتي خورتي اس دي هاتنا كشتن شنغاري هكا أو الحماية منطقة خوبانا بس نبدأ استوام يعني نبدأ استخلكي هريم يعني أو مثلا حكمة نافندي وحكمة أو محاولة كان بنت توجد جه حماية منطقة خوب كان محاولة بدل كان ناحية قائمة مقامية ناحية مجلس قضاء ناحية وجهاء ناحية حزبية هرتشي ناحية كهبة محاولة كان حماية منطقة خوب كان جنبو العراق نوكا يعني ما ترسيك قال لك أو دا خوب بشتي داعش خلاص بشك دي هرمينتن دفيت شارع سرك هبد بوبي كادار روشة سياسية روش آفا ام زانن كي شيكا مظن هيد مثلا بارتين سياسي دا ام وان ريبرين بارتين سياسي بلكي قشتا دناسن خورت ناي ناكف ندوان يعني وي دس بيشخريه نابين ناكفن ريبراتيا بارتين سياسيين تقليدي جواكا سيفيل يا كردي جرك بقوة تربة بخور تربة داكو وك خورت زختي بكسر سياسي نقلكي مهم جوي سياسي جنبي يا مر يا زلامة كي بعمر مزنبه يا مهم جو الملتي خفجر ودا خوازي وبتجيبينا جواكا سيفيل نافك قالك جرينجا هالبتا القالك ولا طان قالك جهاكو أو بالانسي هاف سنجي دروز ديك الدنيا برا هرتشتي دا جواكا سيفيل ويتشا بحزبه هريمك وكروش افا لروج افا بير اورغانيزي جناهن زاروغان هن اورغانيزي وكيدن كاردكن مثلا نزيكي ديمقراطيه ام بخم في مثلا كاردكن قال جروب هن باجاري هري خرد جواكا سيفيل ده لسوريا باجاروك كردينه حتى هاكا هر کسی جبلی مثلا ناکوکی سیاسی جواکا سیفیل هی بکار گلک کارات که لی مخابن آلی کاری دوی دولتین بین گوهرتنا سیاسی تده چه به گلک دولت بخوا آلی کاریه بدلیز دما گوهرتنا سیاسی ده دولت ننتین آلی کاریه دکن یک جه حکومت امریکیه تبارکی امریکی جدی بند آلی کاریه روش آواده ولی بکار من بردام بن آلی کاریه روش آوا بکنج بو درباز بجوی از باورم گو چه قاسی کرد یک دنگ بن گو نزیکی هف بن گو
نێرینا سیاسی پچێکی هەنێکی نزیکی هەف ئەمریکا بخۆیە وەرج بەر داویە داویا ڕۆژێدە هێزا ئاگۆ شەرێ داعشێ لە سووریە کرد هێزا ئا کوردی بوو لە کوردستانەوە شوورژی ئەوژی هێزا کوردی بوو. کاک بەهزاد تو باوەڕکی حکوومەتە ئەمریکی تو گەلک ئەزبان چالاکوانن ئێزدی شاندێکی ئیزدی هاتە بەر ئەمریکا گەلک خەڵکی ئاستی بلندیتن لەوان کۆمبونیتوار دەگەل vê بەرنامەدا و چ هەست دکن و باوەڕ دکن و ئەمریکا وی بەکارە بە چ بکەش ئیزدیارە بۆ نمونە. ئەس باوەڕ دکەم چونکە تەدەخلە ئەمریکا بۆ سەکنینە بەلابوونە داعش العێراقی و هەرێما کوردستانê سببی رئیسی ئێزدی بوو. رئيس اوباما خطابات خدا قلت بقول مصالحة ما يتهين الاربيل والبغداد واباده جماعيه تشيبتن الشيا شنغار او ازدينا امنا اباده جماعي جبر شاف ما تشيبتن قبلنا كاين بجا دنج ازدي هاتا حمود جهاني وان شاء الله دي استفاده كتكرن ونبيجنا وندخل شو عندكن طبعا يعني من الوزاره خارجين في موضوع طرح كر والكونغرس يشك من في موضوع طرح كري والهرجه كي ببينين كبزانين يعني متعلقه باقلياتها اديانها ام دي طلب كاك كادرتو تشاد داخوازا علیکاری امریکی ج امریکی عندکی راستی سری صدی ج علیکاری امریکی گل شش محافظین سوری کاردکن کمی سری صدی کمی پنج گهای بازار کردی سری صدی نیزی پنجی شش ج گهان جه کو داعش من حکم دک ایرو راستی مخابن يعني مثلا كوباني اف هي نهمه ابن ايرو من بحث كوباني كن بو علیکاری كوباني اف نهمه دهمه بين كوباني وقت جهك تاني ماي اللي جور بو اسطنبول بر خدانا كردان وسوريان انها بشتي نهمها دهمها بيدف كن بماليا علیکاری بگين بازار كردي زاني لدي ساجي ام دبيجن جنج علیکاريا هزين كواليسيون بتايبتي حكومتا امريكي اگلك زيان هين بهتر بايا دي ساجي ملتي ما ايرو پنابر ملتي ما كوباني ايرو دشتا سروجي ساعتا خوش شهرداری سروجی و شهرداری کردی بازارین کردی لباکور کردستان علیکاری دکن لدی سانجی علیکاری گرک مرد دخواست بیش وگر ورد دیسا ندسته مده دیسا حکومت دولت کدن نه حکومت آمی. کادر شیخ موس گلک سپاس بهزاد غانم نظام گلک سپاس بتجی سپاس یاد کنون هات استودیا کورت کانکشن لدنگی امریکا. سپاس ما مستعد. ئێستا کە هەڵبژارنەکانی میاندەورەیی کۆنگرس تەواو بوونە چاوەڕوان دەکرێت ژمارەیە کەسایەتی کۆماری و دموکرات لە چەند مانگی داهاتوو نیازی خۆیان دەرببڕن بۆ کاندیداتی سەرکۆماری لە 2016 وەزیری پێشووی دەرەوەی ئەمریکا هیلاری کلینتن یەکێک لەو کەسایەتیانەیە. وا دیارە دەواازەکە لە بەردەم هەوڵی هیلاری کلینتنی وەزیری پێشووی دەرەوە بۆ سەرۆکایەتی زۆر ئاواڵایە بەڵام لە زانکۆی جۆرجتاون خانم کلینتن سەنگی نەخستە سەر سیاسەت بەڵکو سەنگی خستە سەر بە تواناکردنی ژنان لە چارەسەرکردنی شەردا. دەزانین کاتێک ژنان بەشداری لە پرۆسەکانی ئاشتیدا دەکەن مەسەلەکانی زۆر جار فرامۆشکرا وەک مافەکانی مرۆڤ دادوەری کەس ئاشتەوایی نیشتیمانی نۆژەنبوونەوەی ئابووری زۆر جار ئەمانە دەهێنرێن. بۆ کۆمارەکان سەنەتۆری تاکساس تێد کروز یەکێکە لە چەندان بربژاران بۆ سەرۆکایەتی ساڵی 2016 کروز کەسێکی خوازراوی بزوتنەوەی تی پارتیە و وەک ڕەخنەگرێکی ماندوونەناز لە سیاسەتی دەرەوەی سەرۆک ئۆباما هاتە گۆڕێ. ئەوەی لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا بەدیمان کردووە پاشەکەشی ئەمریکا بووە لە ڕاوەڕێتی جیهان و ئەمەش بۆشایی دروست کردووە و وڵاتانێک وەک ڕووسیا، چین و ئیران ئەو بۆشاییان پڕکردێتەوە. ئەم پاشەکەشیە جیهانی ئاسایش نەکردووە. جۆن فۆرتیر شیکاری سیاسی دەڵێت سەنەتۆر تێد کروز و جێب بوشی فەرمانڕەوای پێشووی فلۆریدا و کریس کریستی فەرمانڕەوای نیوجێرزی و سەنەتۆری کنتەکی راند پۆڵ ڕەنگە هەمووان ببنە بەربژارانی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی. کۆماریەکان خەڵکانێکی زۆر لە باڵە جیاوازیان لە پارتەکەیان بۆ کاندیدانی سەرۆکایەتی هەیە. هەر بۆیە کەمێک ناڕوونی هەیە لە پێشبڕگی ئەو چەند کاندیدەیان و ئایا چۆن کاندیدێک دێتە گۆڕێ. بەڵام لەلایەنی دیموکراتەکان کاندیدی پێشەنگ هیلاری کلینتنە. لە میانەی ململانی سەختی هەڵبژاردنە بەرایەکانی ساڵی 2008 دیموکراتەکاندا هیلاری کلینتن بە قبوڵکردنی داواکەی بەرز ئۆباما بۆ پۆستی وەزیری دەرەوە خەڵکانێکی زۆری سەرسوڵمان بەڵام
تام فۆرتیر دەڵێت ڕەنگە هیلەری ئێستا بەهۆی دابەزینی پێگەی سەرۆک خۆی لە ئۆباما بەدوور ڕاگرێت. بە جۆرێک لە جۆرەکان پێدەچێت ئێستا خۆی لە سەرۆک دوور بخاتەوە کەمێک ڕخنە لە سیاسەتی دەرەکی ئۆباما دەگرێت و بە هەزری من دەبێت ئەو کارە بکات و دەشبێت هیلەری ململانی لەگەڵ کەندیدەکانی دیموکرات بۆ سەرۆکایەتی بکات. ویت ئایریش دەڵێت کۆماریەکان هیوا دەخوازن سەرکەوتنیان لە هەڵبژاردنەکانی کۆنگرسی ئەم ساڵدا توانا بە خەونەکانی سەرۆکایەتی ساڵی 2016یان بدات. پارتی کۆماری یەک کاندید و یەک هەڵبژاردن لە هەستانەوە لە ئاسی سەرۆکایەتیەوە دوورە. لایەنگرانی هیلەری کلنتن دەڵێن شیانی ڕاگەیاندنی خۆکاندیدکردنی ڕەنگە لە مانگی دوودا بێت. سمکو عزیز، رادیۆی کوردی دەنگی ئەمریکا. و جواکا کوردان لە واشنگتن و دۆروبەر ئێواریەک کەلتوری ji بۆ چەند ڕۆناکبیران ڕێخست. هێواریە ڕۆژئاوا تایبەت بوو ji بۆ پێداچۆنێکی بەسەر چەند لایەنên فەرهەنگیên ڕۆژئاوا و هەروەسا ڤاکۆلینێک لەسەر جواکا مدرن تێدا چەند تابلۆین هونەرمەند لوقمان ئەحمەد و چەند ژمارەکە کتێبان jî hatine nîşandan. Hevkar Xalid Fetah li wir amade bû. ئێوارێک بۆ ڕۆژئاوا ناو و نیشانê کۆرەکا ڕۆشنبîrî بوو ji layê civaka Kurd li Washingtona paytextê Amerîka hatibû rêxistin û hejmareka başa xemxorên huner û çandê Kurdî û bi taybet yê Rojava lê amade bûn. Rojnamevan û şarezayê warê keltûrî û siyasî yê Rojavayê Kurdistanê Sîrwan Quç û pêdaçûnek li ser geşebûna çandê Kurdî û girêdana wê bi pêşveçûnên siyasî li Bakur û Rojavaya Kurdistanê kir. لەگەل بەراوردیەکە هوزان و ئەدەبێ کوردی ئەوە لە سەردەستێ نویسکارên کورد هاتین داڕێشتن لێ هەندێک جوانە bi zimanê عەرەبî nivîsîn û navdar bûn di nav civaka edebê Erebî da lê demê ew ên bi zimanê Kurdî helbest û ramanên xwe nivîsîn navdariya wana negehişte wî astî di nav roşenbîr û nivîskarên Ereb da cebigirin. Sîstemê tepeserkirina Kurdan jê layê rejimên berî yên Sûriye û heta rejima niha و نبونا مافی ولاتی بونه کسی سوری و هر وسا نبونا مافی ولاتی بونه کسی کرد سوری اگرک بو پاش کفتنا چاند کردی لی هر دم کردان خودان بوچونن جدا بون. حتی بری ویجی کلتورا روجاوا کلتورا کردی یا ام بیژن زمان کردی به تایبت لروجاوا گلکی هاتبو جوساندن جبر سدمن گو همو دزانن جبر ناسنامیا يعني بشك بوج او بروسيسا سيستماتيك يا جوساندنا ما فين نتوا كرد يعني وكو نتوا دوندري سوري دجبر بو كرداج تسبيكا كو دولتا سوريا مودرن هاتا افاكرن حتى روجا ايروجي تمي هول دان بلكي بشك يعني هندك طناغين جهه هبون كو كرد نرينك وان نزل على الهبو بس جدسبيكا ام بيجن افاكرنا دولتا سوري داویا سالا بوریده حتی نها کرد خودی نرینه کشکره بون چه دواره سیاسی ده و چه جی دواره نشتیمان بونی ده. تورکاتی یا ایوارک بو روژاوا هەڵسەنگاندنێکا فەلسەفی بۆ دەربارەی جیهانی بوونا کەلتورێ خوجی و خزمەتا wê بۆ مرۆڤانیە و نەهێلان و یان ڕێپڕێبوون لەگەل کەلتورێ تاری ئەوە ڕۆژا ئîro di nav رەفتارên çekdarên dewleta îslamî yan Daeş cih digret. Nivîskar û roşenbîrê Kurd Asû Cebarî cîhanî nebûna keltûrê Kurdî bû çend egera vedgerîn teve. فاکتەرەکان هەڵبەت کۆمەڵێک فاکتەرێک زۆر گەورە هەن یعنی بۆ نمونە تا ئێستاکە لە کوردستانە بۆ زانکۆکان نەبوونەتە ناوەندێکی فەرهەنگی و فیکری بۆ ئەوەی کە توانای تەفسیرکردن و ڕافەکردن بۆ ڕەنگاری گەورەیان هەبێت لە بواری ئابووری و تەکنۆلۆژی و لە بواری سیاسی و لە بواری کولتوری فەرهەنگی و ئەدەبیە ئەمە زانکۆکان فاکتەری سیاسی ئێمە لە ڕووی سیاسیەوە بەحەقەت لە حاڵێکی نەلیبارێزی حیزب ساحلی زۆر خراپە لە کوردستانە ئەمە نەگەشتەوەی کە ئێمە دیبلۆماسیەتمان هەبێت یان سیاسەتێکی مۆدێرنمان بەرامبەر دنیا و بەرامبەر خۆشمان ئەمە لەلایەک یاسا لە کوردستان لە ئاسی سفری یاسا و ڕێسا جیهانیەکانەیە ئەمە بۆ خۆی گومانێکی گەورە دروستەکە. نوژانکردن بە بوچوونا Asû Cebarî di nav mirovayda çêt bit ne li derve. Eger telar û tewerin li asmanê welatekê bilind bûn mعنawê naditin ku ew civake moderne yan serdeme. Li dimahiya kora êvarek bo Rojava hozan van Sîrwan Quç û parça hozaneka xwe ji pertûka bi navê xewn û vodka û tiştên dî bi hevkariya hunermend Luqman Ehmed pêşkêş kir. گۆڤندێکێ بگەڕینە لە دۆرە تشتێن من جوان رە چەند تایên سپی ji nava porê xwe hilbijêre
تو هاتفر و تا چند چیروکن توزگردی ده پاشلا خود فشارت بو روی تا بویا نقشه ایشن من و دستن تاین پیروز لسر چاوین من با آرامی دچن و دین خالد فتاح دنگ امریکا. ئەمە بوو بەرنامەی کورد کۆنێکشن سپاسان دەکەین لەگەڵماندا بوون لەلای منەوە محتەبە شێربانی هەر شاد بن ڕۆژاهینی ئەمی جارەکە دی بهی دراوە شاد بن هەتاوی دەوی هەر شاد و بەختەوەر بن.